ماوەی چەند ڕۆژێکە شاندێکی باڵای ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنەکەسە لە واشنگتنی پایتەختی ئەمریکا. شاندەکە چەندین دیدار و کۆبوونەوەی گرنگیان لەگەڵ بەرپرسانی ئەمریکا و دامەزراوەکانی لێکۆڵینەوەی سیاسی لە واشنگتن ئەنجام داوە. ئەمۆ کە ئەنجومەنە نیشتیمانی هاتنە ئەمریکاش بووی پرۆژێکتەی خۆی سیاسی بەئەخذن بە ئەمریکیارە وەکو زانن ئەنجومەنە نیشتیمانی کوردی دخوازێ ji بۆی کوردستانە سووریش بووی سووری هەمی فێدرالی و ئەم vê مەسلەی بواناکێرە گفتوگۆ دکن. بڕیارە شاندەکە ڕۆژی دووشەممە لوتکەی دیدارەکانیان لە کۆشکی سپی ئەنجام بدەن. دیتن ئەمە ji کۆشکا سپیرە ئەوێ گرنگیەک وێ پێویستیەک وێ gelek gelek divê demê de hebe ji ber ewana xwe jî yanî di hundirê wîzareta derve de nerî giştnewek hevin di hundirê Pentagon de giştnewek hevin wê tev de li ber koçka spî bê danîn ew dîtin em bêjin wê encamê gelek baş be. بەرپرسانی باڵای ئەمریکا نیگەرانی خۆیان لە ڕەوشی ئاڵۆزی دەوروبەری شنگال دەربڕیوە. ماکۆر دیت gelekî ji nêzik ve û têkilî kiribûn û pêwendî kiribûn û metirsîk li ceman heyê genakokî di nav Kurda derkeve ji ber wilo jî ez dibêjim ew ê yanî Amerîkî ji niha pê ve bi rengekî bêhtir ceddî li ser vê meselê rawestin. ئیدارەی نوێی ئەمریکا سەرقاڵی ئامادەکاریە بۆ پلانی چارەسەری پرسی سووریا.